ئەمڕۆ یادی سیوەک ساڵی مەرگەساتی ئەنفالی ئەم ناوچەیە دەکەینەوە. هێشتا گەلەکەمان لەژێر مەترسی هەڕەشە و کۆمەڵکوژیدایە. تاکو ئێستاش مافی ژیانێکی ئازاد بۆ گەلەکەمان بەڕەوا نابینرێت لەلایەن ڕژێمە دیکتاتۆرەکانەوە. ئامادەبانی بەڕێز لای هەمووان ئاشکرایە کە ڕژێمی لە ناوچوی بەعز لە شاڵاوێکی دڕندانەی کەمیێنەدا لە دوای ئەنفالکردن و کیمابارانکردنی گوندەکانی قەڵاسێوکە و بۆ تەوابوونی ئەنفالی چوار لە ڕۆژی 4 پێنجی 1970 پەلاماری ئەم ناوچەیدا و لە ڕۆژی 4 1970 لە 186 دانیشتوانی ئەم سنوورەی دەستگیر کرد و ئەنفال کرد. هیوادارم حکوومەتی هەرێم لەم ڕۆدا و لە هەموو ئەو ڕۆژانەی کە مەرگەساتن بیر لانە سیاسەکان بخەینەوە حکوومەتێکی پتەوی یەکڕیزی کوردانە و دڵسۆزانە تەشکیل کات، کابینەی نوێ تەشکیل کات بۆ ئەوەی هەرچی دەکرێت لە کار و پرۆژە و خزمەتگوزاری بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراون بێنینە دی.